گۆڕستانێک لە گەڕەکەکەمانەوە نزیکە. ئیتر ڕۆژێکیان شەخسێک بووی باس کردم، وتی هەر بۆ تاقیکردنەوەی خۆت شەوان بڕۆ ناو ئەو گۆڕستانەوە، هیچ مەلەوەرێکی تیان نییە لە تەیر و ئەو شتانە. ئیتر پرسیارم کرد، وتم هۆکارەکەی چییە؟ وتی هی ئەوەیە کە هیچ مەلەوەرێک ناتوانێت لە گۆڕستان بمێنێتەوە لەبەر دەنگی عەزابی قەبر. ئیتر وتم با ئەوم پرسیارە لە مامۆستا بکەم بزانم تا چەند ڕاستە. بەڵام هەر بۆ تاقیکردنەوەی خۆم پارکێکیش لە تەنیشتی ئەو گۆڕستانەیە بەجددی مەلەوەر و چۆلەکە و کۆتر و شتی وای لێبوو، بەڵام وەکو داخلی ناو گۆڕستانەکە چەندێ داریشی زۆر هەبوو، بەڵام هیچ تەیر و مەلەوەرێکی تیان نەبوو. الله قوربانگیان، طبعا من ناتوانم بالضبط بڵێم حیوانات یان پەلەوەر ناتوانێت لە ناو قەبرستانە بژێت، چکە بە چاوی خۆم بینیومە مەڕ و ماڵات لە ناو قەبرستانە گیاوگژیان خواردو و ماونەتەوە. باشە ولا لە قەبرستانی بەقیع کۆترێکی زۆر زۆری لێ، کۆترێکی زۆر زۆری لێ لە ناو قەبرستانەکەیان. بەڵام پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم مردوو کە کاتێک ئەسپەردەی خاکێکەن یان ئەو کاتێکە لە سەر شانە و بەڕێیەکەن بۆ قەبرستان، ئەگەر ئەهلی دۆزەخ بێ هاوارێک ئەکات، ئەگەر ئینسانەکان و جنۆکەکان گوێیان لێ بوایە یان ئینسان گوێی لێ بوایە، ئەو ئینسانە ڕوحی دەرئەچوو، یعنی هاوارەکەی هێندە ترسناکە. بۆیە هەندێک پیان وایە بەس ئینسان و جنۆکە گوێیان لە هاواری مردوو نابێت. حیوانات ئەڵێن هەست بە عەزابی قەبرەکەن، بەس ئەمەیان هیچ دلیلێک یعنی دلیلێکم نەبینی و ئەمە یەکلا بکات.